چیتر تەسلیم بەخوایە؟ خۆر، مانگ. ئێستا على ئەساس علم پێشکەوتووە. چۆن پێشکەوتووە؟ کاکە علم پێشکەوتووە بۆی دەرکەوتووە کە خۆر دەسوڕێتەوە بە دەوری زەویدا. ئێستا دەڵێن ئێوە دڵتان بۆ خۆشە پێشکەوتون، ئەو ڕاستیەتان بۆ دەرکەوتووە. ئەی باشە بۆ تۆزێ بیر ناکەنەوە، عەقڵ نابن. ئەم خۆرە چێ دەیسوڕێنێتەوە؟ چێ دەیسوڕێنێتەوە؟ ئەوەمان پێ بڵێنەوە. ئەی خۆر گیان لەبەر نییە، خۆر گیان لەبەر نییە. پاشە ئەو گەیشتنە شتێکی مهم. بەڵام بۆ سەیری ئەو دی و قەزیەکە ناکەن، ئەو دی و قەزیەکە بیرێککەنەوە. ئەم خۆرەی کە ئێوە دەڵێن چەند هەزار قات لە زەوی گەورەترە، لە زەوی گەورەترە. ئەی کێ ئەوە دەیسوڕێنێتەوە؟ پێمان بڵێن زەحمەت نەبێ. چۆن دەسوڕێتەوە؟ لە خۆیەوە؟ ئەگەر لە خۆیەوە بێ، دائیمەن شتێک کە لە خۆیەوە بێ هەڕەمە چییە یا بە نیزام و مڕەتەبە؟ ها؟ هەڕەمە چییە کاکە؟ بەڵام هەر شتێک بە نیزام بوو کەواتە دەستێکی لە پشتە. کولی ڕۆژێک دیارە سەعات چەند و چەند دەقیقە خۆر وە لەکوێوە بەرز دەبێتەوە دەردێت و نوێژی نیوەڕۆ کەیە کە خۆر لە ناوەڕاستی ئاسمان لا دەدات و سەعات چەندیش خۆر ئاوا دەبێت. تا ئێستا تا 50 ساڵی تر تەقویم و چی پێ دەڵێن بە کوردی؟ ڕۆژمێر هەیە یان نییە؟ هەیە. سەعات ئەوەندە لە فلان شار، سەعات ئەوەندە لە فلان شار لە وڵات، سەعات ئەوەندە خۆر هەڵدێ. یعنی ئەو نیزامەی کە خۆر هەیەتی ئێستا تۆ یەقینەن دەزانی 50 ساڵ دوای ئەمڕۆ خۆر لە هەولێر سەعات چەند هەڵدێت. ئێوە نییە چەند ساڵی دەمێنێت پێش چەند ساڵ دەڵێن ساڵی ئەوەندە خۆر دەگیرێت. خۆ ئازایەتی وان نییە کە دەزان. ئازایەتی ئەو نیزامەیە کە خوای گەورە خۆرەی لەسەر داناوە، لەسەر سکەیەکی داناوە بە شێوازێک دەسوڕێتەوە کە دیارە ئەمە لێیلا نادا، لێیلا نادا تەواو. ئێ باشە چێ وای کرد ئەم نیزامی بۆ دانا؟ ئەم خۆرە کەواتە تەسلیم بە ئەمری خوایە تەسلیم نییە؟ فەرموو بڵێن تەسلیم بە ئەمری خوا نییە، زەحمەت نەبێ یەکێکتان خۆی بکاتە خاوەنی قەزیەکە. بە ئەمریکا بڵێ کاکە تا ئێستا کەشفمان نەکردو، بەڵام لەمە دووە پێتان دەڵێن ئێمەین ئەم خۆرە دەسوڵێنینەوە. خەڵک چی بیان پێ دەڵێن؟ دەڵێت چییە؟ تێک چوونە هەمویان عەقڵیان لەدەستدا، ئێوەن خۆر دەسوڕێنەوە. ڕووسیا لەولا بڵێ کاکە ئەی عالەم ئەی جیهان، ئەوە با پێتان بڵێن مانگیش عایدی ئێمەیە، ئێمە دەیسوڕێنینەوە. ئەمە قسەی پوچە، چێ باوەڕ بەمە دەکات؟ کەواتە کەس نییە خۆی بکاتە خاوەنی ئەم کەونە لەسەر ئەو نیزامە دەڕوات. پێشمان وایە هەموو عاقڵێک دەزانێت کە سوڕانەوەیەک و بەڕێوەچوونێک لەسەر نیزامێکی ورد و دەقیق دەستێکی لە پشتیانە، دەستێکی لە پشت کە خوای جەل لە جەلال، خوای گەورەیە، خوای تەعالایە.